ئەم شیعای فورسە بە شیعە بەگشتی بۆچی ئەم ڕیوایەتە باڵانە کە ئەژزانن سەنەدەکەی درێ بەڵام هەر بڵاویەکەن و چەند هەدەفێک لەم تەشەیوعەیە هەیە دوورخستنەوەی خەڵک لە تەوحید چونکە شرکیان ناوناوە تەوحید و تەوحیدەکەشیان ناوناوە شرک دوورخستنەوەی خەڵکی لە ناسینی خوا لە پەرستنی خوا دوورخستنەوەی خەڵکی لە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام سیفەتەکانی عەلی کوڕی ئەبی تاڵیب دەیان قاتزاڵە بەسەر سیفەتی سەیدنا محەممەد عەلەیهی سەڵات وەسەلام دوورخستنەوەی خەڵکی لە سەحابە گەورەکردنی سەلمانی فارسی دوورخستنەوەی خەڵکی لە قورئان پیرۆزکردنی کتابەکانی خۆیان وەکو میفتاح الجینان پاڕانەوەی دوعایە ئەڵێ قورئان کەلام اللهی نازل کەچی میفتاح الجینانش کەلام اللهی صاعد لەم کوفرە گەورەتر چی کە هەردوو قسەکە هەردوو وتەکانی وەکو یەک لێ کردو وتەی خوای پەروەردگار کە قورئانە هاتۆتە خوارەوە و وتەی عەبدێک کە نووسیوێتی هەلەق و مەلەق یا دوعایەکە کردوشێتی حتا گردوعاکە ڕێک و پێکیش بێ و چاکیش ئەنجا لە ڕووی فقهیەوە لە ڕووی تاریخیەوە لە ڕووی تەفسیر و لە ڕووی هەموو شتەکانی تر بۆچی ئەم دینان ئاوا گۆڕیوە نایەڵن بەم معتەقەدە ئەهلی سوننەت و جەماعەتە بڕوە یا بە تەحقیقاتێکی باشتر بڕوە لەبەرەوەی خەڵکەکە لە دینەکە دوورەکەوێت و ئەو کاتە کە خەڵکەکە جێژ و حۆل بوو کە خەڵکەکە وای زانی ئەمە ڕاستەکە تەواو شوێن ئەماکەون وەکو لە تەمسیلەکەی سابر عەبدوڕەحمان قوربان وتیان ئەوە جەنابی شێخ لێرە لای عەیادەی دکتۆرەکەیەوە چییەکا لێرە دەروێشەکەی وتی وەڵاوە دکتۆرەکە نەخۆشە جەنابی شێخ هاتووە دوعای بۆ بکە شێخیش وتی ڕۆڵە من خۆم نەخۆشم هاتووم ئەو دەرمانێکم بۆ بنووسی ئەوم ئیمامە بەڕێزانە خۆیان ئەم شتانیان نەوتووە لعنەتیشان لەو کەسە کردو کە ئەم غولوویە هەیەی بەرامبەریان بەڵام ئەم دەروێشانە ئیشیان بەمە ئەڕوە لەبەرەوە ئەو شێخانی تەریقە ئەمانش ئەو ئیمامانەی خۆیان گەیاندۆتە ڕادەی ئولوهیەت و ئەو عەبودیەتیان بۆ ئەکرێ و لەبەر ئەم مەسلحەتیان بەم ناوەوە ئەڕوە تەبعا لەبەرەوە شیعە بەڕاستی فێری ئەم غولوەن ئەم قسە هەلەق و مەلەقانە و حقیقەتەکانیشان کە بۆ ڕوو نەبێتەوە ناهێڵن لە ناو خەڵکەکەیە جێ بگرێ و حتا ئیخباری متەواتری خۆیان ڕەفزەکەنەوە کە متەواتر ئەوەیە بە پێناسەی خۆشیان وەکو لە ڕیجال الکەشیە هاتوو بە پێناسەی خۆیان ئەڵێ ڕیوایەتی متەواتر وەکو ئەهلی سوننەتیش باسێکە ئەوەیە کە کۆمەڵە خەڵکێک لە کۆمەڵە خەڵکێکی ترەوە جێڕاوەتەوە کە احتیمالی ئەوەیان نییە کە متەفیق بووبن لەسەر ئەوەی کە یەکێکیان کە درۆیەک بێ و نەقلی کە